چی ڕوویدا؟ موچە چۆن چارەسەر بوو؟ بەغدا چۆن واهاتە ژێربار؟ دوای ماوەیەکی زۆر و بێنە و بەردەیەکی تاقەت پڕۆکێن گرفتی موچە لە نێوان هەرێم و بەغدا چارەسەر بوو. تەیف سامی ژنە توندەکەی وەزارەتی دارایی ئێستا دەڵێت لیستی موچە ئەمڕۆ بگاتە بەغدا سبەینە پارەکە بۆ هەرێم دەنێری. لە تیوارەوە لەسەر ئەم پرسە زیاتر بەرچاوتان ڕوون دەبێتەوە. شاندی هەرێم لە بەغدا گەڕانەوە و دەڵێن لەسەر موچە و موچەی هێزە ئەمنیەکانیش گەشتونە تا ڕێکەوتن. بەغدا لە مۆدووە زیاتر لە 950 میلیارد دینار بۆ گونچەی مانگانە دەنێرێت. تەنانەت بابەتی تەوتین و بە بانکیکردنیش نابێتە گرفت لە بەردەم ناردنی موچەی مانگانەی هەرێمدا. مانگی ڕابردوو تیوار ئاشکرای کرد کە ئەمریکا پەیامێکی ئاراستەی بەغدا کردووە و داوای چارەسەری کێشەی موچەی کردووە. تیوار لەگەڵ چەند سەرچاوەیەکی باڵای بەغدا قسەی کرد. ئەوان باسییان لەوە کرد کە پەیامەکەی ئەمریکا بۆ چارەسەری کێشەی موچەی هەرێم کاریگەری و ڕۆڵی هەبووە لەوەی بەغدا ڕەزامەندی بدات بە ناردنی موچە و ئاستەنگەکانی بەردەم ناردنی پارە لا بدات. هەر بەپێی زانیاریەکانی تیوار پەیامەکەی ئەمریکا بۆ جۆرە بوو کە پێش سەردانەکەی سوودانی بۆ ئەمریکا گرفتی موچەی هەرێم چارەسەر بوو بێت و سوودانی با وەڵامی چەند پرسیارێکەوە لە کۆشکی سپی بێت، چونکە ئەمریکا لەگەڵ چارەسەری کێشەکانی نێوان هەرێم و بەغدا و بوونی سەقامگیریدایە. بۆیە ناردنی پارەکە وەک ڕێگە خۆشکردنێک دەبینرێت بۆ سەردانەکەی سوودانی بۆ کۆشکی سپی. ئەی هەژماری من چی بەسەر دێت؟ بەپێی زانیاریەکان هەرێم و بەغدا لەسەر بابەتی بە بانکیکردن و تەوتیریش گەیشتونە تا ڕێکەوتن و بەغدا نەرمی نواندووە. بۆیە چاوەڕێ دەکرێت دادگای فیدراڵی بڕیار لەسەر هەژماری من بدات و چاوەڕێش دەکرێت بکرێتە ئیختیاری، واتە فەرمانبەران ئازاد بکرێن لە هەڵبژاردنی هەژماری من یان تەوتیندا. هەر چۆنێک بێت بابەتی موچە دوای مشتومڕێکی زۆر یەکلایی بۆیە و بەغدا ئامادەیە مانگانە زیاتر لە 952 میلیارد دینار بۆ موچەی مەدەنی و هێزە ئەمنیەکان ڕەوانە بکات.